کتێبی بینینی گۆران لە 27 پەنجەرەوە کە لە نووسینی کامەران سوبحانە بۆ جاری دووهەم چاپکرایەوە بە دەستکاریەوە. کامەران سوبحان نووسەری ئەم کتێبە لەگەڵمانەوە گفتوگۆی زیاترەکەین. کا کامەران سڵاو لێبێ بەخێربەی. زۆر سپاس بۆ میوانداری. سپاس بۆ ئامادەبوون. من ئەم کتێبە ناوانم گۆران ناسی. گۆرانێک جال لە گۆرانەکانی تر. ئێمە هەمیشە گۆرانمان وەک شاعرێکی ڕۆمانسی یان قوتابخانێکی ڕۆمانتیک ناسیوە، بەڵام لەم کتێبەی بەڕێستا جیاواز ئەیبینم. ئەتوانی باسی ئەو جیاوازیان بۆ بکەیت؟ سپاستانەکەم، سپاس بۆ ئەو پرسیارێکی بەجێیە. فعلا من هەر لە بیدایەتی ئیشکردنەوە لەسەر گۆران لەم کتێبەیە لەو سۆنگەیە و ئیشم بوو کە گۆرانێکی جیاواز پێشکەشی خوێنەران بکەم یا گۆرانێکی جیاواز بە خوێنەر بناسێنم. هەروکو جەنابی شێ باسی کرد کە ئێمە پێشتر هەرێکێک لێمەوەی کە ڕۆژێک شعری گۆرانی خوێن بێت و ئاگای لە شعرەکانی گۆران بێت زیاتر تەرکیزی لەسەر گۆرانێک بکە، گۆرانێک تەنانەت لە قوتابخانە شامان خوێن گۆران و قوتابخانەی شعری ڕۆمانتیک. بەڵام لەم کتێبی منە نەخێر گۆرانێک تر هەیە بەدەر لەمە گۆرانێک هەیە وەکو شاعری مرۆڤایەتی، گۆرانێک وەکو شاعری جێڕەرەوە، گۆرانێک وەکو مرۆڤ، وەکو پەیوەندیە کۆمەڵایەتیەکان، وەکو زۆر سۆرگەی جیاوازتریش کە وا ئەکات خوێنەر خوێنێتەوە هەست دەکات گۆران ئەبینێت، بەڵام گۆرانێکی جیاوازتر لە گۆرانەکانی تر، گۆرانێک لە چەند پەنجەرەیەکی جیاوازەوە لە چەند گۆشەیەکی جیاوازەوە کە من پێم وایە وەکو خۆم ئەمەش واکە کە زیاتر هەن دەربێ بۆ ئەوی کە خوێنەر بە دوای ئەم شێواز و ئەم ڕتمەیە بێت کە کتێبێک بخوێنێتەوە لەسەر کەسایەتیەک، لەسەر مرۆڤێک، لەسەر شاعیرێ، لەگەڵ نووسەرێک، لەسەر نووسەرێ کە جیاوازتر بێت لەوەی پێشتر خوێندوێتەوە. بینینی گۆران لە 27 پەنجەرەوە ئەوە ناوی کتێبەکەیە. زۆر سەرنجی ڕاکێشام ژمارە 27 بۆ لە 27 پەنجەرەوە سەیری گۆرانت کردووە یان دنیا بینی گۆرانە ئاشکرا کردووە؟ وەڵی سەوزەم پرسیارێکی هین بوو، ینی پرسیارێکی مفاجئ بوو بەڕاستی، بەس خۆشم ینی زۆر جار و پرسیارم لە خۆم کردووە. لە ڕاستیە زۆر بوون پەنجەرەکان. عادەتەن مرۆڤ کە کتێبێک گەنووسێت، نووسەر کە کتێبێک گەنووسێت پاگنووسیەکە پیاداچوونەوەیەکات. من پەنجەرە بوو زۆر بوو، بەس لە ڕاستیە ڕاشکا بووم بۆ تۆش و بۆ بینەرەکانیش زۆر هەوڵمما لە چاپی یەکەما کە یا بیکەم بە ژمارە 25 یا بیکەم بە 30. زۆر محاولم کرد لەو 27 قفڵ بووم و هەرچیم کرد لەو نەکەم کرایە نە زیاکرا، بۆیە ڕێکەوت بوو، بەڵام جوانیش دەرچوو بەلامەوە. سەرکەوتوبی. باسی چاپی دووهەمی ئەم کتێبم بۆ بکە و ئەو گۆڕانکارانەیە کە لە چاپی دووهەما کراوە. سەوسن خان، من ئاماژەشم پیاوەزم لە قسەکانی پێشومانەوە پێشتری هە لەسەر کتێبەکە گفتوگۆمان کرد. لە ڕاستیە ئەم کتێبە پێش 2 ساڵ تقریبەن چاپی یەکەم کراوە. چەند هۆکارێک هەبوو بۆ چاپی دووەم. یەکەم ئەوەیە کە چاپی یەکەم نەماوە، ینی داواکاری لەسەر بوو. دووەم چاپ هەر لێرەشەوە ئەمەوێت لە ڕێی بەرنامەکەی تۆ لە ڕێی شاشەی کورسان نوویزەوە سوپاسی برا و هاوڕێی نووسەرم دکتۆر ڕێبار فەتاح بکەم کە لە وڵاتی بەریتانیا بەم کتێبەوە زۆرمان بوو. جارێکتر ئیدیتۆری کردەوە، جاریتر پیاداچوونەوەی کرد، دێر بە دێر، لاپەڕە بە لاپەڕە، پەرەگراف بە پەرەگراف. لە هەمووشی گرنگتر پێشەشێکی نووسیوە لەسەر گۆران ناسی نزیکی 30 لاپەڕەیەکی سەرەتای کتێبەکە کە من پێم وایە وەکو خوێنەرێک نەوەکو نووسەری ئەو کتێبە هەر کەسێک ئەو پێشەی دکتۆر ڕێبوار بخوێنێتەوە لە گۆران تێگات ئەزانێت قۆناغەکانی ژیانی گۆران چییە، چۆن بووە، چۆن گەشتووەتە ئەوە و گۆرانێکمان پێ ئاشناکە بەدەر لە کتێبەکەی من کە گۆرانێکی پوخت و گۆرانێکی ڕوون و گۆرانێکی زۆر دیار. ئەمە هۆکار بوو بۆ ئەوی کە من حەزم کرد کە چاپی یەکەم عادەتەن کتێبێک چاپەکەی فیدباکی پێگاتەوە لەلایەن نووسەرانەوە، لەلایەن خوێنەرەکانتەوە، لەلایەن کەسانی ترەوە. منیش ئەو فیدباکانی پێم گەشتەوە لەو ماوەیە شەکە لە ماوەی 2 ساڵە کە باسی قەیرانی خوێندنەوە کتێبەکرێت. کتێبەکە تەواو بوو. حەزم کرد چاپی دووەم بیکەمەوە بە سوپاسێکی زۆر و جایتر دکتۆر ڕێبوار ئەرچی ئیدیتۆری
کتێبەکەی کردەوە جاریتر پیاچویەوە و کۆمەڵە خۆشم گۆڕانکاریم تیا کرد بە تایبەتی هەندێک هەڵی چاپ هەبوو هەندێک گۆڕانکاری هەبوو لە پەنجەرەکانە گۆڕان هەستە کرد قوڵبوونەوە ماوە لەم کتێبە بۆیە جارێکی تر گۆڕانکاری وتیا کرد من هەموو جارێک ئەوە وتووە ئەم کتێبێ من یەکەم و دوهەمین کتێب نییە لەسەر گۆران ڕەنگە دەیان نووسری تر هەبێ بێ لەسەر گۆران ئیشکات لە جوانی گۆران تێبگا لە قوڵی شعری گۆران تێبگا بەڵام فعلا لە چاپی یەکەم بۆ چاپی دووەم هەستم کرد ینی ئەگەر بکرێ حەزمەکە چاپی یەکەم هەر کەس نەیبینێت ینی بۆ لە برە ئەوە شتی تازەم کەشف کرد ئەوە شتی تازەم کەشف کرد بەڵام هەر نەگەشتمە ئەوەی کە بگەمە حاڵەتێکی دڵنیایی تر ئەمە گۆرانی ئەوڵ و ئاخیرە بەڵکو گەشتمە گۆرانێک کە هەستەکەم هێشتا هەشتی تر ماوە هیوادارم لە چاپی سێمە ئەگەر بتوانم گۆڕانکاری تری تیا بکەم هێوای سەرکەوتنی بۆ خوازین سپاس کە ئامادە بووی لەگەڵ زۆر سپاس بۆ تۆش و سپاسیش بۆ زۆر سپاس.